مزگەوتی گەورە مەدرسەی عیلم بووە لە چۆن یعنی کە بەپێی دەستور و باوی ئەو سەردەما مەلای چاک و مدەڕیسی گەورەی زۆر تیا بووە، فەقەی زۆر تیا بووە. فەقێکە لە حجرە داخڵەکرێ کە خرێتە بەرخوێندنی زانستی ئیسلامیەکان هەموو ژیانی ئەگۆڕێت. ڕەس سەرە، عین چاوە، بەدەن قاڵب ئیسم ناوە، ئەنی فلوتە، حاجیب برۆ، فەقید ڕانە ڕوکبە ئەژنۆ. وتی وەڵڵاهی هەچ کاتێک نوێژم کردبێ سوژدەم بردبێ سرم لە سوژدە بەرزەوە نەکردووە ئیلا دوعای خێرم بۆ ئەو کەسانە کردو کە لە دوای منەوە نوێژەکەن. هەمیشە حوجرەکان شوێن و پێگەیەکی دیاریان هەبووە لە مێژووی ئاینی پیرۆزی ئیسلامدا و هەر بۆیە تا ڕادێکی زۆریش مێژوویەکی پرشنگداریان نووسیوەتەوە کە مێژوەکەی بۆ سەدەی 16 تاوەکو 17 دەگەڕێتەوە. من ئەمڕۆ هاتوومەتە مزگەوتی گەوری شاری سلێمانی کە ماوەی سەدان ساڵە پێگەیەکی دیاری هەیە لە خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و کللتوری کوردەواریدا. هەر بۆیە بە دەر لەوەش لە مزگەوتەیە گۆشتێکی جیاوازێک ئەویش هەبوونی حوجرەیەکە کە ماوەی سەدان ساڵە بووەتە لانکەی پێگەیاندنی سەدان فێرخواز و زانای ئاینی لەوانش فەقێکان. من ئەمڕۆ هاتووم بزانم تا چەندێک ئەو فەقەیانە ڕێگەی فەقەیەتی کاریگەری لەسەر ژیانیەوان دروست کردووە و کردوونی بە کەسێکی جیاوازتر و چ شتێک بۆ هۆکار بۆ ئەوەی کە ئەم ڕێگایە هەڵبژێردن و شێوازی ژیانیان چۆناییە. مزگەوتی گەورە مەدرسەی عیلم بووە لە چۆن یعنی کە بەپێی دەستور و باوی ئەو سەردەما مەلای چاک و مدەڕیسی گەورەی زۆر تیا بووە، فەقەی زۆر تیا بووە. فەقێ بە کورتی لە ئەوڵەوە ئەوانەی کە دەخوێنن یعنی مێژووی فەقەیەتی قەدیم و ئێستاش تقریبەن هەر بەشی زۆری وایە لە ئەوڵەوە قورئانی پیرۆزیان خوێندووە. دوای قورئانی پیرۆز ئەنجا کە لە قورئان بوونەوە ئەو سەردەمە عادەت وا بووە گولستان و بۆستانیان خوێندووە و هەروەها کتێبی ئەحمەدیشیان خوێندووە ئەی شودا کە یەکێکە لە دانراوەکانی شێخ معروفی نەدەهی ئەویشیان خوێندووە. ئەنجا وردە وردە هەتاوەکو جامی پیان گوتۆ سوختە، ئەوە پیان گوتۆ سوختە. سوختە ئەوەیە کە لەکەن مستعیدەکان دەخوێنی، مستعیدەکەش ئەوەن کەوا لە لای مامۆستای گەورە دەخوێنن. جا هەتا جامی پیان دەگوتن سوختە کە لە مزگەوتی گەورە ئەوەی تیا بووە و مستعیدی زۆری تیا بوون و دەرسی زۆری تیا گوتراوەتەوە عالمی زۆر گەورەی مزگەوتی گەورە عالمی زۆر گەورەی پەروەردە کردووە و خەڵقێکی زۆر لە مزگەوتی گەورە تەخەڕوجی کردووە و خوێندنی تاو کردووە کە علەمای زۆر گەورە لە مزگەوتی گەورە دەرچوون لەسەر دەستی شێخ معروفی نۆدەهی و لەسەر دەستی حەزرەتی کاک ئەحمەدی شێخ لەوێ خوێندویانە و دەرچوون. و ئێستا ئەوەندێک کە من بزانم لەم نزیکانە لێرە وەختی خۆی مامۆستا شێخ کەمالی قەراخی کە یەکێک بوو لە کوڕی مامۆستا شێخ نووری کوڕی شێخ بابە عەلی گەورەی قەرەداغ ئەویش لە مزگەوتی گەورە مدەڕیس بووە دەرسی کتۆتەوە و هەروەها مامۆستا مەلا سەعیدی زمناکۆیی، مامۆستا مەلا ئەبوبەکری وەجاخی و مامۆستا مەلا عەبدوڕەحمانی کۆڵ و مامۆستای چڕوستانیش و مامۆستا عەبدوڕەحیمی پەرخیش لە کاتێکا کە ئێلە خوێندنگای تیا بووە لەگەڵ مامۆستا خەتیب کە مەشهورە بە شێخ محەممەدی قەرەداغی تەدریسیان تیا کردووە و لە مزگەوتی گەورە پێگەیشتون بە زۆری. لە مناڵیەوە لە مزگەوتی گەوری شاری سلێمانیا بووم ئەوە باوکیشم هەر لێرە بۆ لە چلەکانی سەدەی ڕابردووە تاکو ساڵی 2005 وفاتی کرد. ئەو کە ئەهاتم بۆ دەرس بۆ قورئان خوێندن لای مامۆستا سەی سلێمانی حافظ ئەو کاتە بە ڕەحمەت بێت و دەرەجاتی عالی بێ و خوا لێی ڕازی بێ کە ئێستا وفاتی کردووە کە لە خزمەت ئەوە قورئان مەخوێن هەدیەیە ئەمێ باوکم و زۆر بە ڕوویەکی گەش و بە محەبەتێکی زیاترەوە
باوەشی بۆ کردمەوە لە مناڵیە ئەوە تەسیری زۆر تێکردم و کەوتمە بەرخوێندنی قورئان و هەر لە مزگەوتی شامامەوە تا ئەم تەمەنەوە ئێستا الحەمدولillah پێشنوێژی مزگەوتی گەوری شاری سلێمانیم نوێژە جەهریەکانی مەغریب و عیشا و بەیانیەکەم و لە حوجرەشا لە خزمەت مامۆستاکانە الحەمدولillah بەهرەوەرین و چەند ساڵێکە وەکو چۆن لە حوجرەیە ئەوترێت چۆکی شاگردیماندایە و لە خزمەت مامۆستا مەلا مستەفای شەشۆیە و لە خزمەت مامۆستا مەلا عەبدوڵای تەکیەیە و لە خزمەت مامۆستا مەلا خالیدی نۆدێیە کە ئەوان مدەڕیسی گەورەی مەدرسەکەی شێخ معرفی نۆدێن و ئەتوانم بڵێم حوجرە تەسیرێکی تەواوی لەسەر ناخی ئینسان هەیە و لەسەر ئەخلاقی ئینسان هەیە لەسەر ناخی ئینسان ئەو بابەتە ڕوحیانەیە کە لە حوجرەیە ئینسان فێرێ بێ وەکو خۆشەویستی خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم و پیاوچاکان و ئەو زانە بەرزانی کە ئەم کتێبانیان بۆ ئەم ئومەتی ئیسلامە نووسیوەتەوە و ئیستیفادەی لێەکەن و زانستی لێ وەرەگرن و ئەو ئیخلاصیەتەی کە ئەوان هەیەیان بووە بۆ ئەم دینە جوانە و ئەو خۆشەویستیە زۆرەیە کە هەیەیان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و خوای تەعالی و بۆ دڵسۆزیان بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم بابەتە ڕوحیانەی ئینسان فێرە بێت لێوەی و لە ڕووی ئاداب و لە ڕووی ئەخلاقیشەوە ئەخلاقی ئەو مامۆستایە وەرەگرێ کە لە بەردەستی فەقێ پەروەردە ئەبێ لە حوجرەیە ئینسان فێرە بێ بۆ نمونە ئەگەر فەقێک ئەگەر سوختەیەک با بڵێن لە حوجرەیە لە شوێنێکدا ئەنیشە مامۆستاکەی لەو سەری حوجرەکەەوە بڕوا لەو سەری مزگەوتەکەەوە لەو سەری مەدرسەکەەوە بڕوا دووریش بێلەوە ئەم لێرە لە بەری هەڵستێ ئەمە فێری ئەدەب ڕێز لە گەورە و لە عالمتر لە خۆیە بێ ئینسان و چەندەها ئەخلاقی بەرزی ترکە لە ناو حوجرەکانی کوردەواریە ڕەنگی یاوەتەوە لەسەر تاک بە تاکی ئەو کەسانی کە تایە پەروەردە بوون لە گەورەیشا ڕەنگیان ناوەتەوە وەکو مامۆستا گەورەکانی ئێمە ئێستا لیانەوە فێرە بنجیلی تازە ئەتوانم بڵم کۆتا زانا کە زۆر دیار بوو لە سەر ئاستی جیهانی ئیسلامیە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس کە لە حوجرەکانی کوردستانەوە پەروەردە بووە لە بیارە خانەقای بیارەوە پەروەردە بووە و 29 ساڵ لەوێش تەدریسی کردو و نازناوی مدەڕیسی وەرگرتووە بینیمان کە مفتی کرا بە مفتی عراق لە کە چووە شاری بەغدا و عولەماکانی میسر و سعودیە پرسیاریان لێ کرد و ئەو وەڵامی ئێیان و احتیاجی عیلمەکەی ئەو بوون پێویستیان بە عیلمەکەی زانستەکەی مامۆستا عەبدولکەریم مدەڕیس بوو کەواتە حوجرە ئینسانە گەیەنێتە لووتکەی گەورەی هەم لە دنیا هەم لە قیامەت فەقێکە لە حوجرە داخڵەکرێت کە ئەخرێتە بەرخوێندنی زانستە ئیسلامیەکان هەموو ژیانی ئەگۆڕێت بەپێی ئەو تەمەنی کە هەیەی ئەخوێنێت سەرەتا کتێبە وردەکان ئەخوێن وەکو ئەحمەدی و ئەوانە کە فێری زمانی پاراوە بێ بە زمانی عەرەبی لەبەرەوەی زانستە ئیسلامیەکان هەمووی بە عەرەبی نووسراوەتەوە ئەوترێتەوە لە حوجرە بە زبانی قورئان حاجی کاک ئەحمەدی شێخ کە لە سەرەتای مناڵیەوە لە حوجرە دەستی کردووە بە خوێندن حەزرەتی شێخ معروفی نۆدەی باوکی قاموسێکی بۆ نووسیوە کە پێوترێ ئەحمەدی هەربەناوی کە حاجی کاک ئەحمەدی شەو نووسیوێتی بۆ ئەو فەقیانی لە تەمەنی ئەوا بوون لەو کاتەیە بە شعر بە هونراوە بۆی نووسیوە بۆ ئەوی ئاشنا بێ بە زمانی عەرەبی و زمانی پاراو بێ بۆ نمونە چەند بەیتەکان شعرە ئەو کەسی کە لەبەریەکە ئەو فەقەی کە لەبەریەکە ئیتر زۆربەی ئەو کەلیماتانی کە لە بیدایەتەوە پێویستیە بێت تا قۆناغێکی باشی خوێندن فێری ئەو کەلیماتە عەرەبیانە ئەبێ وەکو با نمونەیەکی لە باسکەین بیدایەت ئەم بەیتە لە بەرەکات فەقێ ڕەئس سەرە ڕەئس بە عەرەبی بە کوردەکەی سەرە ڕەئس سەرە عەین چاوە بەدەن قاڵب ئیسم ناوە أني فلوتة حاجب برو فقد رانا ركبة أجنو جبين وجبهة ويلا جبين وجبهة ناوشوانا مكرو كيدو حلة فيلا لروي جلوبرغو بوشاكي وجامانيك كاتا سري جامانيكي كردواري كمعممة بيت سري رودنا بيت أولا شريعتي بيروزي إسلاما كزور مدح كراو وسنتي بيغمر صلى الله عليه وسلم وقد تركينا كردو بيغمري إيما صلى الله عليه وسلم بسري رودنا بين راو أم جامانا كردواريا كريتا سري فيري جلوبرغي بوشاكي كردية بي رساني أو جلب رساني كردواريا لبركات أو جامانا جوانا رساني كردواري كسنتي بيغمري صلى الله عليه وسلم كاتا سري لروي جلوبرغو بوشاكي وفيري باكو تميزي وفيري كلتوري جواني كردواري وبوشاكي كردوارية به ولا روي زانستكاني شو وكوت من تامز روي خويندنا بيت وبي كتاب بكتاب بروات سروا ولا روي أخلاق وأدب وكو بيشتر بأسمان كر زور تأثيري هي لسر أو أخلاقي أو فقهية وهتاكو برز بيت أدبي زياتر أبي و زياتر أخلاق جوانا كاني عيني بيروزي إسلام وكردواري ورقل لنا حجرة كاني كردستانا سەرەتاکەی ئەوە بوو کە جەنابی مامۆسا
من دوکاندار بووم بەبەردەم دوکانەکەمە ئەڕۆیشتەوە بەرەوە ماڵەوە کە هاتم بۆ ئێرە نوێژی جەماعەتمانە کرد زۆر ئارامی بە ڕوح و دەروونم ئەهاو ڕۆژێکیان مامۆسام ڕاکرد زۆر شەرمیشم کرد لێوتم مامۆسا حەزەکەم شتێکەیە لە دڵما بۆی دەریکەم لە دڵم بۆ من لە پشتی تۆ کە نوێژەکەم لە نوێژەکەی ئەمە دەرەوە زۆر ئارامە بمەوە زۆر مرتاحم کە لە پشتی تۆ نوێژەکەم وڵا دانیشت مش لە خزمەتی یابووم وتی وەرە باەک شتێکە پێ بڵێم وتم دەی فەرموو وتی واللهی هەچ کاتێک نوێژم کردبێ سوژدەم بردبێ سرم لە سوژدە بەرزەوە نەکردووە ئللا دوعای خێرم بۆ ئەو کەسانە کردو کە لە دوای منەوە نوێژەکەن وتمە خوایە گیان ئەم نوێژەمان لێ قبولکەی یعنی تاعەت و عیبادەتەکەمان بە عیبادەت لێ وەرگرت ئەم فەرمایشتەی فەرموو مامۆسا ئێتوتم مامۆسا خۆی فەرمووی وتی دەرز و دەوریشمان هەیە لە مزگەوت ئەگەر تۆ حەسکەی ئەتوانی من زۆر پێم خۆش بوو زۆر یعنی چووە دڵمەوە مامۆستا وڵای تر کاتەکانی وە دیاری کردی شەمان و یەکشەمان و دووشەمان دەرزمان هەیە لەوێ ئەتوانی بی جۆگربی وڵا ئیتر منیش هاتمە دەرزەکانیەوە سوبحان الله ئیتر کات بە کات ئەوە چەند ساڵە من لە خزمەتیان سپاس بۆ خوا مامۆسا بەحرێکە علمێکە درەوشاوەیە لە کوردستانە چۆن مزگەوتی گەورە درەوشاوەی لە هەموو کوردستانە بە تایبەتی شاری سلێمانی جەنابی مامۆساژ ئاوا علمێکی پێیە بەحرێکە لە بواری هەموو زانستەکانە ئەم ڕێگایی کە ئێمەش هەڵمان بژاردووە من یەکێکم لەو کەسانەی کە لە خزمەت مامۆستایە ئەخوێنم لە خزمەتیا دانیشتومە ئەتا نەچیتە سەر ئەو ڕێگایە نازانی تۆ ئۆگەیتە چۆ بڵێ هەدەفەکەت دیاری کردووە ئامانجەکە و دیاری کردووە بەس کە ئەچیتە سەر ڕێچکەکە ئەو کاتە هەموو دەرگاکانت بۆ ئەکرێتەوە ئەزانی تۆ بەرەو چۆوە ئەڕۆی من ناوم سێ عەلیە 2 ساڵە لێرەم لە شاری سلێمانی دەخوێنم و ماوەیە کە هاتووم بۆ مزگەوتی گەورە لای مامۆستا خالی نۆدەیی دەخوێنم و لە مادەکانی کۆتایی فەقێتیم وەڵا حەز دەکەم وەکو هین خزمەت بکەم خزمەتی کۆمەلگای خۆم بکەم و لە شوێنێ تەدریس بکەم و دەرس بڵێمەوە بە فەقێ خوای گەورە یار بێتن و پێش فەقێتیشم بەو زۆرە نەبووم مسلمان بوومە نوێژم هەبووە ڕۆژم هەبووە الحەمدولیلا بەس وەکو ئێستا کە تێدامە نەخێر بەو شێوە شکۆن نەبووە باشتر تێدەگەم و فەهمی جوانترم هەیە و لە مەفهومی عیبادەتیش دەگەم الحەمدولیلا ڕێگەیەکی زۆر پیرۆز و مبارەکە ئامانجم ئەوەیە خزمەتکردنی کۆمەلگایە و خزمەتکردنی کەسانێکە کە ئەوانیش بێنە ئەو شریعەتە جوانەی ئیسلام و پەیامیشم بۆ گەنجان ئەوەیە خۆیان فێر بکەن فێری شریعەتی ئیسلام بکەن فێری پیرۆزی دین بکەن و فێری ڕەوشت جوانی و ئەخلاق جوانی بکەن بۆ پێی قۆناغەکانی خوێندنی زانستی شەرعی لە چەند قۆناغێکی جیاواز پێک دێت هەر بۆی خوێندکارانی ئەم زانستەش پێک دێن لە تەمەنە جیاوازەکان کە لە منداڵ و گەنجانەوە دەست پێ دەکەن تا کەسانی بەتەمەن و مامۆستایانی ئاینیش مزگەوتی گەورەش بووەتە لانکەی فێرخوازانی ئەو زانستە و لە هەمان کاتدا سیمایەکی تایبەت و سەرنجڕاکێشی بە شارەکە بەخشیوە کە ماوەی سەدان ساڵە بەردەوام